نزیکەی 7 مانگا دۆخی چەقبەستووی هەرێم بە خۆی ماوەتەوە، بەڵام ئەوەی لە ئێستادا نوێ و پێدەچێت هەنگاوێک بێت بۆ دروستکردنی جموجوڵی سیاسی و دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ دۆخەکە، گەڕانەوەی نەوشیروان مستەفا و ئەگەری ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتیە. ئەندامێکی سەرکردایەتی پارتی دەڵێت پیرۆزبایی لە ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی دەکەن و پیانوانیە دژی پارتی بێت، بەڵام لە ئێستادا بۆ چاکردنی دۆخەکە هیچی نوێ لە ئارادا نییە. ئێمە پێشتر وتو مەجارێ زوو قسەی لەسەر بەڵام پێشوەختە پیرۆزبایان لێکن هەر جۆرە ڕێککەوتنێک لە نێوان دوو لایەن بێ سێ لایەن بێ کۆمەڵێک لایەن پێکەوە بێ خزمەت بە یەکریزی هەرێمی کوردستانەکەی یەکێتی نیشتیمانی هاوپەیمانی استراتیجی ئێمەیە و ئەم ڕێککەوتنە وەکەوەی کە تا ئێستا باس کراوە ینی ڕاگەیەندراوە دیسان دەڵێن بۆ دژایەتی پارتی دیموکراتی کوردستانی چکە نەیەکێتی ئێوە دژایەتی پارتی دیموکراتی کوردستان نە گۆڕانیش پێ ئەکرێت دژایەتی پارتی دیموکراتی کوردستان بکات. هەرچەندە گۆڕانیش سوورە لەسەر هەڵوێستەکانی پێشووی کە خۆی لە کاراکردنەوەی پەرلەمان دەبینێتەوە، بەم سەرۆکایەتی ئێستاوە دەڵێت کۆبوونەوە و ڕاوێژکردن لە نێوان لایەنەکاندا هەیە بە بەردەوامی، بەڵام تا ئێستا نەگەشتونەتە ڕێکەوتنێ تا سەرجەمیان بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ. هەوڵ هەیە بەڵامە هۆڵان تا سەشتی کۆنکرتی لێ نەکەوتێتەوە وەکو تیشم حیزبێک کودەتا ئینقلابێکی کردووە بە سەدام بزاوکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی پەرلەمانی کوردستان ئەو هەڵەیە کە کردوێت بێ ئەو هەڵەیە ڕاستکاتەوە بە بڕیارێکی باش. پێچەوانەی هەریەکە لە پارتی و گۆڕان یەکگرتووی ئیسلامی پێی وایە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی بەغدا و گەڕانەوەی نەوشیروان مستەفا گۆڕانکاری لە پرۆسی سیاسی هەرێمدا دروست دەکات. پێم وایە ئەم قەناعەتە هاوبەشە دروست بووە و ئومێدەوارین لە ڕێگەی سازشێکی هەمەلایەنەوە بە یەک پاکێج سەرنجەم کێشەکانمان بتوانین چارەسەرکەین. پێم وایە ڕاوێژی گفتوگۆ و ڕاوێژ و سەردان و دیداری لایەنەکان هەیە بەشێکیان دوور لە چاوی کامێرەکانە. نزیکەی 7 مانگا پەرلەمان لە کار خراوە و پەیوەندی نێوان لایەنەکانیش بە جۆرێک ئالۆز بووە کە تا ئێستا نەتوانراوە سەرجەمیان لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ ببنەوە، بەڵام یەکهەڵوێستی لایەنە کوردیەکان لە بەغدا و گەڕانەوەی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان تا ڕادەیەک هیوای بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە لای بەشێک لە لایەنە سیاسیەکان و هاوڵاتیان دروست کرد، بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەیی نەنراوە. هێشقادرێن ئارتی هەولێر.